بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز مامۆستا بورهان ئەرگوشی نوێنەری وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها وەفدی یاوەری زۆر سوپاسان دەکەین کە ئەمڕۆ لە مەراسیمەدا لەگەڵمانە بەشدارن. ئێوە هەمیشە پاڵپشت و هاوکاری ئێمە بوون لە هەموو کارێکی پەروەردەیە. دووبارە زۆر سوپاسان دەکەین هەم بەناوی قوتابخانەکانی ڕووناکی هەولێر لە هەولێر و هەم بەناوی قوتابخانەکانی ستێرلینگ لە سەرتاسەری کوردستان. وهروەها زۆر سوپاسی هەموو قوتابیانە دەکەم کە بەشدار بوون لە ئامادەکردنی ئەم پرۆژانەیە و ئومێد دەکەم سەرکەوتوانی ئەم پرۆژانەی کە ئەم ئێوارەیە نمایشەکرێت لە سەرجەمیان لە وڵاتانی دەرەوە وەربگیرن و بتوانن نوێنەرایەتی کوردستان بکەن بۆ بەدەستهێنانی مەدالیای ئاڵتون و زەر و برۆنز ئینشاءڵڵا. و زۆر سوپاسی کە سوکاریانەکەم کە توانیویانە قوتابیانی ئاوا ئاستبەرز و زیرەک بەرهەم بێنن پێ بگەێنن. زۆر سپاس بۆ ماندووبوونیان، زۆر سپاس بۆ هاوکاریکردنیان و سوپاسێکی بێپایانی مامۆستاکانەکەم کە یارمەتی دەر و ڕێخۆشکەر بوون بۆ ئەوەی کە قوتابیان بتوانن ئەو پرۆژانە ئامادە بکەن. دووبارە بەخێراتنی هەموو لایەکانەکەم زۆر سپاس مامۆستاکان.